لە مەراسیمی ئاشتەوایی لە بینی بنەماڵی کاک حاجی ئیبراهیم و ئەو بنەماڵە بەڕێزەی ترکە بوونە هۆی گیان لە دەستدانی بەڕێز حاجی ئیبراهیم بەبۆی حادیسەی سیارەوە ئەمڕۆ سڵح و ئاشتەوایی ڕاگەێنن و مەڵبەندی 12 شارە زۆر سەرپەرشتی سڵح و ئاشتەوایەکەکە و نوێنەری بەڕێز مامۆستا عەلی باپیر ئامادەیە و خۆیشی بە تایبەتی نامەیەکی تایبەتی نووسیوە بۆ دەستخۆشی لە بنەماڵی حاجی ئیبراهیم کە ئەو سیفەتەی بەخشین و لێبوردەیە سیفەتێکی جوامێرانە و سیفەتێکی موسڵمانانەیە هەر ئەوەش لە بنەماڵی حاجی ئیبراهیم چاوەڕێکرێ چونکە جەنابیشیان کاک حاجی ئیبراهیم تقریبا 2 ساڵێک لەمەوە پێش کوڕێکی بەڕێزیان هەم بە حادیسەی سیارە ڕۆشتبوو هەمان هەڵوێستی جوامێرانە و ئەوەی هەبوو و بنەماڵەکەی دیکەی عەفو کرد. ئێمە سوپاسیانەکەین دەستخۆشیان لێەکەین و دوعای خێریان بۆەکەین خوای پەروەردگار پاداشیان باتەوە بەڕاستی هەڵوێستێکی زۆر مەردانیان هەر بوو هەر لە یەکەم ڕۆژی شۆ جاجاری وایە ئینسان کە حادیسەکەی لێ ڕوا لە ئەوڵە تۆسێ دڵگەرمی و بازێشە دەبێ ئەمان ئەوەشیان نەبوو یعنی یەکەم ڕۆژ بەقەی ئەمڕۆ بە سەبر و بە تەحەمل و ئارامیان گرتووە ئارام و سەبرێکیان گرتووە لەسەر ئەم حادیسەکە لە ڕوێیاندا لە ڕاستیا چونکە ئەمە منداڵێک نەبوو کەسێکی سادە نەبوو کە وەفاتی کرد ئەمە پیاوێکی ڕێکوپێک پیاوێکی مەزیز باوکێکی گەورە باوکێکی بەڕێز بوو ئومێدەوارم ئینشاءالله کوڕەکانی کاکە حاجی ئیبراهیم بە ئەخلاقی جوان و ڕەوشی بەرزیان جێی ئەم باوکە بگرنەوانێ ئەم باوکە کە ئەم تەعریفە موسڵمانان ئەی بینن و ئەیکەن ئینشاءالله ئەوان شوێنی بگرنەوانێ زۆر سوپاسیانەکەین زۆر مەمنونە و ئومێدەوارم ئینشاءالله لە تەواوی مەنتیقەکەیە خەڵق چاو لەم ئەخلاقە جوانەی ئەوان بکەوە.